1400 سەمونی ئاوا دروست بکە اینجا 7000 وەردەگری. ماوەی 10 ساڵ پێش ئێستا من لەم شوێنە کرێکار بووم بە ڕۆژانەی 10000. ئەو کاتێ هەم قوتابخانەشم هەم کاریشم دەکرد. بەیانیان کاژمێر 4.5 دەهاتم تا کاژمێر هەشت. کاژمێر هەشت دەچووم و قوتابخانە تا کاژمێریەکی نیوەڕۆ و دواتر کاژمێر 3 دەهاتمەوە ئێرە تاوەکو کاژمێر 7.5 شەو تەنها بە 10000. یعنی خۆم دوای 10 ساڵ هاتمەوە هەمان شوێنی کارکردن و ئەو کاتە کاری تەختەچیاتم دەکرد. یعنی ئەگەر شتێک بزانم لێرە هی ئەو کاتی 10 ساڵ پێش ئێستایە کە لەبیرم مایە. نا بەدەستی باشتر نییە هەر ئەوها جا ئەم کەسێ ئەو کارە دەکاتن ینی پێ دەڵێن وەستا هەویرەکە دەشێلێ دێتە ئێرە وەزنی دەکاتن دواتر لولی دەکەم پێ دەوترێ فسقا لە پاشان لەم تەختانە و ئەگەر 100 تەختێ ئەمها ینی 1400 سەمونی ئاوا دروست بکە اینجا 7000 وەردەگری. ینی مهنەی دەستی خۆی دەبێت شارەزایی هەبێ 1400 سەمونی ئاواش دروست بکە اینجا تەنها بە 7000.